ویره پایتخت میرنشینا بابانه باجر هزرو ادبو طریقتو خانقایان لأوی جهی چندین مالبات خاندان هنه ایک لمالبات خاندان سلیمانیه خانواده شیخ معرف برزنجیه معرف برزنجی ادبیت کرمام شیخ محمود حفیدو نویه کاک احمد شیخ شیخ معرف بۆ ناسراو بۆ لە ناو خەڵکدا کە کەسایەتیەکی خۆشەویست و خاکی و سادە بووە. دیوخانەکەشی هەمیشە پڕ بۆ لە پیاوی زانستخواز و شاعیر و مێژونووسان. شیخ معرف خودی کچکک آزایه بناوه حبسخان اف کچکه هر لجیه 10 سالان دا ادخما جواک کردی دابو. حبسەخان کچی شێخ معرفی شێخ محەممەد پچکۆلەی کاک ئەحمەدی شێخە. حبسەخانی نەقیب لە ساڵی 1990 زاینیدا هاتووەتە دنیاوە. باوکی کوڕەزای کاک ئەحمەدی شێخ بووە. هەر لە مناڵەوە حەبسەخان بلیمەت بووە باوکی بردوێتە دیوەخانی پیاوان لەگەڵ پیاوانە هەڵس و کەوتی کردووە. سەری هەموو ژنانی کوردی بەرز کردوێتەوە لە هەر چوارپارچەی کوردستانە. شێخ معرف هەستەکەی حەبسەخان ماوەیەکە زۆر بێتاقەتە بۆ بانگی ناکەی پرسیاری لێ بکە بزانێت چێتی. هەستم پێ کردووە بێ بۆ بێتاقەت بێ. بۆ بانگی ناکەی پرسیاری لێ بکە بزانێت چێتی. بانگێکم ئێستا بزانم. بانگی کە بزانێت چێتی پرسیاری لێکە. حەبسە کچم وەرە بۆ ئێرە بە قوربان. بۆ بێتاقەتی بە قوربان ماوەیەکە ئەسمان پێ کردووە؟ باوکەم بەس لە خەمی خۆم نیم هەست دەکەم ئێمە ئافرەت هەموو مافمان خوڕە. بۆ مافتان خوراوە بە قوربانەوە نیە خەریکی شوکاری ڕۆژانەی ناوماڵی خۆتانن؟ مافێمە هەرەوەندە نیم. کە ئافرەتێکی خوێنەواری خاوەن بنەماڵەی ناسراوی کۆمەڵی کوردی بووە هەوڵی داوە ینی ئەم سەرچاوانەوەیە هاتووە هەوڵی داوە کە کۆمەڵگەی کوردەواری بە قۆناغێکی نوێ داوەری لە قۆناغ کلاسیەکەی دەری بهێنێت. ڕێکخراوێکی ئافەتان نەبوو کە بتوانێت بەرگری و دیفاع لە مافی ئافرەت بکا و ئافرەتەکانی ناو شارەکەی خۆی هەڵسێنێتەوە و بانگیان بکا لە دیوەخانەکەی خۆیان کۆڕ و کۆبوونیان پێ بگرێ و دروستیان بکا کە بەرەنگاری ئەو زوڵمانە بن کە لیان نەکرێ و ئەویش پشتگیریە کردن. دەسەڵاتدارین تورکیا ناسناوێ نەقیب دانا لەسەر شێخ معرف حەفید کو نێنەرێ کەسایەتی و شێخێن تەڤەری بوو. کاتێکە میرنشینی بابان ڕووخا فەراغێک لەم منتیقەیە دروست بوو کێشەیەکی زۆر دزی و فەرتەنە ئەوانە لەم منتیقەیە دروست بوو لەبەرەوە دەوڵەتی عوسمانی هات پەنای هێنا بۆ شێخەکانی سلێمانی کە ئەم بۆشایە پڕکەنەوە. یەکێک لەوی شانێکە کردی ئەوە بوو کە نەقیبیەتی دا بە بنەماڵەکە کە لە پارێزگای سلێمانیە لە محافەزەی سلێمانیە ئەمان ئەندامێکیان هەبێ یعنی کە سەرپەرشتی کاروباری سەیدەکانی سلێمانی بکە طریقەی قادری بکە ئەو کەسەی ناونا نەقیب ینی ئەمە نەقیبی ئەوانە ئەمە بەرپرسی ئەو سەیدانەیە ناوی نەقیب. پیرەمێردی شاعیر بابەتێکی لەسەر باوکی حەبسەخان نووسیوە لە گۆڤاری ژین باسی دەکات کاتێک کە جوتیارەکانی گوندی کوڕەداوی سەر بە شارباژێر هاتوون بۆ شاری سلێمانی تا سکاڵا تۆمار بکەن لەسەر باوکی حەبسەخانی نەقیب کاتێک شێخ معرف بەمەی زانیوە بانگێشتی کردوون و خزمەتێکی زۆری کردوون و ئەو شەوەش لە لای شێخ معرف ماونەتەوە بۆ سبەینێ دوای نوێژی بەیانی نانیان پێکۆ خواردووە و خۆی لە خزمەتیاندا چووە بۆ دادگا تا سکاڵا لەسەر خۆی تۆمار بکەن. ئەم هەڵوێستەی شێخ معرفی نەقیب زۆر خۆشەویستی کردو لە ناو خەڵکدا. حەبسەخان هەڤژینا شێخ قادرێ برایە شێخ محمودێ حەفیدە. ماڵی مێردەکەی و شخصیەتی مێردەکەی جیاواز بوو میوانی جیاواز بوو خۆشی میوانی جیاواز بوو. خۆی خانوویەکی دووقاتی جوانی هەبوو بەڵام لە بینی هەردوو خانۆکەی خۆی و خانۆکەی مێردەکەی کە شێقایر بوو دوو ژوور و حیوانێکە بوو بەرامبەر بە چێشکەرەکانی دائیمە
داعانیش لەوێ مقابلەی خەڵقی ئەکرد. گرنگە لەنە بنەماڵەیەکی شێخایەتی ئەمە گرنگە ئەمە یەک دەسەڵاتدارێکم مەلک محمودی کوردستان بنەماڵێکی ناستاوی دەسەڵاتدار ئەمە ئەو ئافرەتێک دەربێت کە مێردەکەی شێخ قادر حەفید شێخ بێت کە سادێکی ئاینی و کۆمەڵایەتی و ناسراو بێت ئەم بێت باسی ئازادی ئافرەت و باسی ئازادی کچ و باسی ئازادی ژن و باسی خوێنەواروی ئافرەتکە بەڕاستی لەم کۆمەڵگایەت ئەمە زۆر وا ئەکا کە حەفسەخان بچێتە لووتکە. حەبسەخان نمونەیەک ji ئافرەتên dilsûz û xebatgerên Kurd e. خۆی قەت بیری لە خۆی ناکردەوە چونکە وەزعی خۆی زۆر مەزبوط بوو مرکزێکی شێخایەتی زۆر گەورەی هەبوو بەڵام ژنە دەوڵەمەندەکانی هەموو ڕاکێشا بەلای خۆیە جەمعەیەکی دروست کرد بە ناوی جەمعەی خەیرێوانە ئەم ژنانە یان خۆیان پارە تەبەڕوعەکەن یان پارە کۆکەنەوانێ لە شارەکە بۆ ئەوەی یارمەتی پیرەکان و فەقیرەکان و مناڵە هەتیوەکان و هەژارەکان و کۆرەکانیش بن حتا ئەوانەیە کە لە دەیەکانی کوردستانەوە ئاهاتن لە مزگەوتێک گەورە جێگیرە بووندان لە مزگەوتەکانی بکە. حەبسەخانی نەقیب زۆر بەناوبانگ بوو بۆی کە ئافرەتێکی زۆر بەسۆز و میهرەبان بوو و بە حکمیەوەی کە سەرۆتێکی زۆری لەلایەن باو باپیرانەوە بۆ مابەوە و مناڵیشی نەبوو مناڵێکی هەبوو کە لە تەمەنی منداڵیدا کۆچی دوایی کرد بۆی حەبسەخانی نەقیب هەموو سەرۆتەکەی تەرخان کرد بۆ هاوکاری هەژاران و لێ قۆماوان تەنانەت حەبسەخانی نەقیب درەخشانخانی شێخ جەلال لە بیرۆرەکانی خۆیان بۆمان نەگێڕێتەوە کە کاتێک حەبسەخانی نەقیب ڕۆژانە کورسەکەی ئەو کورسەیەکە لەسەری دانیشتووە بەرامبەر دەرگای دەرەوەی ماڵەکەی بووە ترساوە کە هەژارێک ڕووی تێ بکات و دار و دەستەکەی ئیزنی بدەن و نێڵن بگات بە حەبسەخان. حەبسەخان چونکو لە ماڵباتێک زانا و دانا پەروەردەت بە لەوڕا ئەدبیتە ژنێک پێشەنگ و بوێر و ڕۆشن هزر. حەبسەخان خۆی کەسایەتیەکەی وابووە کە زۆر زیرەک بووە زۆر وریا بووە کەسایەتێکی زۆر گەورەی هەبوو لە ناو خەڵکداوە باس لەوە دەکرێت کە لەو سەردەمەدا خەڵک سەریان سوڕماوە بەوەی کە شێخ قادری حەفید برای مەلک مەحموود کاوسەری حەبسەخانی نەقیبە لە کۆڕ و کۆبنەوەکاندا کە کاتێک حەبسەخان هاتۆتە ژوورەوە هەستاوە لەبەری هەتا جارێک دزێگەچێتە سەری ئەیگرن نوێ عەزێتی بەن نایهێڵێ دزەکە بانکا لە سەبەب چێتۆ هەستای بەم کارە ئەو ژەڵە من زۆر نەدارم هەر لەوێ ئەڵێ وعدم بەرێ کە تۆ ئەمە دووبارە نەکەیتەوە من خۆم پارێکی باشی ئەدەمێ و عەرەبانی بۆ ئەکڕێ و ئەشیای زۆری بۆ ئەکڕێ کە بیفرۆشێ و هەتا ئەو حەبسەخان لە ژیانە بوو ئەو پیاوە هەموو مانگێ سەردانی ئەکرد و سپاسی ئەکرد. حەبسەخان ئەوێت لە ڕێی ئەم بێتێژی ئافرەتەوە ئەم وردەکاری ئافرەتەوە کە لە کاتێک ئافرەت لە پێشتودا لە ماڵ بەرپرسی کاروباری ناوخۆی ماڵ بووە بەخێوکردنی مناڵ بووە ڕازیکردنی مەرد و کەسوکارەکەی بووە ئەمە ئەم ئەسوونە دێنێتە دەرەوەی ماڵەکە. ئەگەر بە وردی دراسەیەکی مێژویی ئەکادمی زانستی بکرێت ئەوەمان بۆ دەردەکەوێت کە حەبسەخانی نەقیب و ئافرەتە مەزنە بوو کە هزر و ئامانجەکانی پێش سەردەمەکەی خۆی کەوتبوو پێش کۆمەڵگەکەی خۆی کەوتبوو. ئافرەتێک تێک و شەڕ و دڵناسک و ڕەوشت بەرز بوو ماڵەوێ وەک پەناگەهێکی بوویە ji بۆ کەسێن لێ قەومایی. هەڵنەرەکەی لە دایک و باوکیەوە ئەم شتانە فێر ببوو چونکە هەردووکیان زۆر بلیمەت و زۆر دایکی زۆر ئافرەتێکی ڕێکوپێک بۆ باوکیشی هەروەها زۆر خزمەتی خەڵکیان کرد و زۆر دەروون پاک و مرۆڤ دۆز بوون لەوانەوە ئەو سیفەتانی وەرگرتووە. ئێمە لە هەوڵداین کە بتوانین ڕێکخراوێک بە ناوی حەبسەخانی نەقیبەوە دروستکەین و درێژە پێدەری هەمان ڕێبازی حەبسەخانی نەقیب بێت چونکە ئەگەر دراسێکی ورد بکەین ئەو کار و چالاکیانەی حەبسەخانی نەقیب کە نزیکەی 100 ساڵ لەمەوبەر بەر ئەنجامی داوە بەڕاستی لە ئێستادا بەرەو دواوە چوین.
زۆر باشە ئەرێ بە هاوڕێیانتان وتووە سمکۆی شکاگێت ئەبێ پێشوازێکی زۆر گەرمی لێ بکەین بەڵە دەستان خۆش بێ لەشتان ساز بێ. لە ساڵا 1923 سمکوی شکاک ئەتهێتە باژێرە سلێمانیە و پێشوازیەک شاهانە لێ کرد. ساڵی 1923 کاتی سمکوی شکاک دێتە سلێمانی بۆ سەردانی مەلیک مەحمودی حەفید. حەبسەخانی نەقیب ڕۆڵێکی کارا دەگێڕێت و هانی ئافرەتانی شاری سلێمانی دەدات کە بڕژێنە سەر شەقامەکان و پێشوازێکی شایستە لەو سەرکردە گەورەی کورد بکەن کە بەڕاستی ئەمە لەو سەردەمەدا کارێکی ئاسان نەبوو، کارێکی سەخت بوو، بەڵام لەبەرەوەی زیرەکی و لێ هاتووی حەبسەخانی نەقیب بووە متمانەی خەڵک لە هەمووی گرنگتر لەو سەردەمەدا کە خەڵک لە سەردەمێکی بەڕاستی دواکەوتویە بۆ بەڵام خەڵک متمانێکی تەواوی بە حەبسەخانی نەقیب هەبووە. هەموو ڕەچەشکێنێکی حەبسەخانی نەقیب لەلایەن کۆمەڵگەی ئەو کاتەوە قبول کراوە بۆیە توانوێتی ئەو ڕۆڵە گەورەیە بگێڕێت. ڕۆژتان باش سەرەتا دەمەوێت بڵێم ئەم قوتابخانەیەمە لەلایەن حەبسەخانی نەقیب بۆ دامەزرێنراوە کە خۆشی لەگەڵێمە بەردەوامە لە خوێندن. من ئەمەوێت سەرەتا فێری ڕستەی کوردیتان بکەم فەرمون دەست پێەکەین. بۆ نمونە کوردستان وڵاتێکی خۆشە. لە ساڵا 1926 قوتابخانەیەکێ ji bo afretên Kurd veketin bûne hêlana nexwendewariye. یەکەم هەنگاو کە ئێمە بتوانین ڕۆڵمان هەبێ لە ژیاندا پێویستە خۆمان ڕزگارکەین لە نەخوێندەواری. بۆیە من بیرۆکەی ئەوم بۆ هاتووە کە خانووەکەی خۆم تەرخان بکەم بۆ دامەزراندنی قوتابخانەیەکی کچان. پیتی بزوێن و نەبزوێنیشمان هەیە، بەڵام لە دەرسەکانی داهاتوە درێژە بەوارن. ئێمە سەر دەکەین، ئێمە هەوڵ دەدەین بۆ تێبکۆشین. کوردستان بە یەکگرتنی هەمومان سەر دەکەوێت. هێز لە یەکگرتندا. حەبسەخانی بێتە سەرقافڵە و یەکەمین کەسێک ئافرەتێکی کورد کە لە بنەماڵەیەکی ناسراوی ئاینی کۆمەڵایەتی لە سەڵاتداری کوردی هەوڵ دەدات قوتابخانەیەک بۆ کچان بکاتەوە، بۆ ژنان بکاتەوە، واتە ئەو کچانەی کە تا ئێستا کچن لە مناڵەوە تا گەورە ئەبن بەشن نەچوونە بەر خوێندن لە خوێندن مەحروم کراون دابڕاون. ئەو ژنانشی کە خاوەنمێرد و ماڵ و منداڵن هەنیان خوێندووە هەوڵەدا ئەمانە بێنتە نێو پرۆسی خوێندن فێری خوێنەوەریان بکە، فێری کەلتور و دامنێت و مێژوی کوردیان بکات کە ئەمانە بزانن ڕابردوی خۆیان چۆمە و ئاینە بڕن و لەگەڵ دنیای دەرەوەدا کەبڕکە بکە. ئێمە ئەمانەوێت هەستی نیشتیمان پەروەری و کورتپەروەری زاڵ بێت بە سەرمانە، هەروەها زانستخوازیش بین. نێربین وانە؟ بەروەڵا وایە من لە مێشە چاوەڕێی فرسەتێکی وام. ئەی ئێمە چیمان کەمترە لە پیاوان؟ زۆر چاکە. ئەی ئێوەش پێتان وایە؟ زۆر چاکە، کەواتە بە هیمەتی هەمومان زانست بەرەو پێش ئەبین. هەتا ئەو کاتەنە لە عێراق و لە ئێران و لە شام و لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە شتیوەها نەبوو، بەڵام ئەو یەکەم کەس بوو کە توانی قوتابخانەیەکی ئافرەتان دوور لە حوجرە لەوێ بە شێوازێکی تایبەت بە شێوازێکی جوان سەردەمیانی ئەو کاتە دروست بکە. لەبەرەوە ئەو دانرێ بە یەکەم کەسێکەوە قوتابخانەیەکی بۆ ئافرەتان دروست کردووە. خۆتان ئەزانن خوێندن لەم کۆمەلگەی ئێمەدا بۆ ئافرەت بە شتێکی نامۆ دێتە بەرچاو، بۆیە ئێمە ئەمانەوێ ئەم ڕێچکەیە بشکێنین، ئافرەتیش بەشدار ببێت لە پرۆسەی خوێندندا. پەیامی حەبسەخانی نەقیب لەوە بوو کە خوێندن بۆ ئافرەتان خوێندن پرۆسەیەکی پیرۆزە، ناکرێت تەنها پیاوان تایە بەشدار بن، پێویستە ئافرەتانی شتیایە بەشدار بن. ئێمەش لەم ڕۆ دەسەکەین بە خوێندنی چەند سرودێک و چەند ڕستەیەکی کوردی کە ئەمە ئێوە فێری ببن و دەست پێەکەین. شانازیەک دیتر لە دامەزراندنا ئەvê قوتابخانێ بە ئەزمانێ شیرینێ دایک وانەت خواندن. بە تایبەت گرنگی بە ئەدەبی کوردیە درا، گرنگی بە شعری شاعیرانی وەکو پیرەمێرد وەکو زێوەر بێکەس شاعیرە گەورەکانی کورد نالی مەحوی مەولەوی ئەمانە هەمووی گرنگی پێدەدرا لە ناو قوتابخانەکەی حەبسەخانی نەقیبدا. من ئەمەوێت لەم قوتابخانەیەدا جەخت بخەمەوە سەر زمانی شیرینی کوردی و هەروەها ئەدەبی کوردی، ئەو کاتە هەمومان لێ سوودمەند دەبین. ئەبینی کە زۆر جار باوکەکان و براکان زۆڵمیان لە کچەکان و خێزانەکانیان ئەکرد، ئەم قبوڵی نائەکرد. پاڵنەرەکەی هەرەوەیە کە بە خەڵک بڵێ ئافەتی کوردیش هەیە و بە ئافەتانیش بڵێ ئێوەش هەن ئەبێ بەرگری لە خۆتان بکە، ئەبێ بنە بازارەوە، ئەبێ کاری سیاسی بکەن، ئەبێ دیفاع لە مافی خۆتان بکەن، نابێ ئافەتەکان لە ماڵەکان بچۆسێنەوە لیان بدرێ.
ئەو چاخی حەبسەخان تێدا دژی gelek ipkêmît hat dîtin ku jin bikarît bibît xwedî deshalat û mil bi milê zalaman bihes li mafên afretê bikin. بۆ پێیکە خۆی نیشە قادر حەفید بووە لە عایلە حەفید بووە دەست ڕۆیشتوو بووە هەوڵی داوت لەو واردا چەندی خێزان بە حکومی دەسەڵات و پێگەی خۆی کەی بووە بێنێت ئەو قوتابخانەیەوە فێریان بکات پێشڕەو بوو بۆ هەموو ژنانی کورد لە هەموو شتێکا پێشڕەو بوو ئەو دۆستی مرۆڤایەتی بوو. هەمووتان بەخێر بێن زۆر سپاس بەخێر بێن نەرمیگەم باشی بەخێر بێن هەمووتان بەخێر بێن یاخوا وەزعتان چۆنە؟ ئێوەم کۆ کردوتەوانێ بۆ ئەوی ڕاتان وەرگرم ئەمەوێ کۆمەڵەیەک دامەزرێنم کۆمەڵی ئافرەتانی کورد بۆیە پێویستە کۆمەڵێکی وا دامەزرێنین هەمومان پشتی یەک بگرین هەمومان پشتگیری یەک بکەین هەر یەکەمان لەوانەیە مشکلەیەکمان هەبێ کێشەیەکمان هەبێ بتوانین پشتگیری یەک بکەین و کێشەکە بە هەمومان چارەسەر بکەین ئێوە پێتان چۆنە؟ ئای دەستان خۆش بێ لەشتان ساڵ بێ زۆر زۆر باشە. لە ساڵا 1930 حەبسەخانە نەقیب ڕێکخراوەکە ئافرەتان دادمەزرێنێت bi navê کۆمەڵەی ئافرەتانی کورد. دەبێ ئێمەی ئافرەت شان بە شانی پیاوەکان جێدەستمان هەبێت لە هەموو بوارەکانی ژیاندا. ئافرەتەکە بێتە دامەزرێنەری یەکەم ڕێکخراوی ئافرەتان لە مێژوودا ئەمە گرنگە ئەنیمە ئافسەخانە بۆ ئەمە ناوێکی گەورە بەخۆی تۆمار دەکات ئەمە یەک کۆمەڵی ئافرەتانی کوردستان کە حەبسەخانەی نەقیب دایەمەزن لە خۆی بێتە سەرۆکی و حەبسەخانێکی عرفانە فەنیە بێتە سکرتەری کۆمەڵەکە زۆر گرنگە لە 1930 داتۆرە خێزانی کەسایەتێکی ئاینی و کوشی قادری حەفید لەوەی ماڵێکی حەفیدی گەورە لە ڕۆژگارە مێژوودا بێچی دروستکات ڕێکخراوی بۆ ئافرەتان دروستکە ئافرەت بێنێتە نێو ڕێکخراوێکەوە کە ئیتر ئەم ئافرەتە ئازادە. چالاکیەکانیانێکی لەوانە نهێشتنی خوێندەواری بوو بەشداریکردنی ئافرەتان بوو لە کای سیاسی و ڕۆشنبیریدا هانی ئافرەتانێدا لە نووسینی هۆنراوە و شعردا هانی ئافرەتانێدا کە بەشدارێکی کارا بکەن لە ساحەی سیاسی کوردستاندا. خودان کەسایەتیەک بەهێز بوو ماڵاوێ هەردەم جهێ پێشوازیکردنێ بوو بۆ ژنین سلەیمانیە و ئاریشێن وان چارەسەردکردن. لەو سەردەمەدا کە ئافرەتانی کورد تووشی کێشێکی کۆمەڵایەتی گەورە بووبوونایە کە ببواتە هۆی مەترسی لەسەر ژیانیان پەنام دەبێت لەبەر حەبسەخانی نەقیب. حەبسەخانی نەقیبیش کەسایەتێکی هێندە گەورەی هەبوو لای پیاوانی کوردیش لای هیچ کەسێک جورئەتی ئەوەی نەئەکرد کە قسەی حەبسەخانی نەقیب بشکێنێ هەر ئەوەندەی ئافرەتە بگەشتاتە ماڵی حەبسەخانی نەقیب ژانی پارێزراو بوو. هیچ خەمە نەبێ خۆم لە پشتم ئەوەشە بۆ چارەسەرەکەم ئەی ئەم کۆمەڵێمان بۆچی داناوە ئێمە ئەمانەی هەمومان پێکەوە پشگیری یەکتر بکەین و کێشەکانمان چارەسەرکەین. ڕاستی تۆژنی حەبسەخان بەساقە بم من بۆ ئێوەم ئێوەش بۆ منن یەخۆ تۆ بمێنی بۆ من بانەبم بمێنی بۆ هەموو کورد وانە؟ سپاس دەکەم منیش بە ئێوە جوانم هیوادارم ئەم کۆمەڵەیە هەتا سەر بمێنێ بۆ کورد و بۆ کوردستان. هەتا چەنەها دیکۆمنتاری لە بەڵگەنامەکانی ئینگلیزە باز لە لێهاتووی و شەهامەتی حەبسەخان کراوە. لە ساڵە 1930 vê xanimê nameyek têr û tesel li ser bardûxê mirovê Kurd û binpêkirina mafên wan işlayê dagîrkerên Brîtanyan ve ji bo netewên hevgirtî firê diket. توانی نامەیەک بە قەڵەمی خۆی بنووسێ بینێرێ بۆ عوسبەت الئومەم داوا بکا کە گەلی کورد مەزلومە ستەملێکراوە دەوروبەر زۆر زمووی لەکەن ئەبێ ئێوە نێڵن بێن دیفاعی لێ بکەن و ئەبێ هەتا بیگەێنە ئەو ئاسەی کە مافی میلەتی کورد بدرێ و مافی ڕەوای میلەتی کورد جێبەجێ بکرێ و بێ بە خاوەنی حکومەتی خۆی. بۆی حەبسەخان دەیەوێت و یەکەم ئافرەت لە مێژووی کووردا ئەم ڕێگای تاکاتەوە کەنامێک بنێرێ بۆ عوسبەت الئومەم کۆمەڵی گەلان کە ئێستا نەتەوەیەکردوەکان شوێنی کردوتەوە کە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە تێبگەێنێت وەکو ئافرەتێکە مەگەرنگە تێبگەێنێ کەوەتا من وەکو ئافرەتێکی کورد کە ئەمڕۆ تێبگەن کە ناو کوردە ئافرەتێکی ڕۆڵی هەیە. جەماعەت
خۆتان نەزانن فترێک پێش ئێستا کۆماری مەهاباد دامەزرا. ئێمەش بڕێکی باش لە خشل و ئاڵتون و زێڕەکانی خۆمان وەکو هاوکاریکی مادی ڕەوانەی ئەوێ کرا. ئەو دەما کۆمارە کوردستان لە مەهاباد هاتیە ڕاگەهاندن حەبسەخان هەمووی جوورێن هەفکاریان پێشکێشی وێ کۆمارێت کرد وەکە پاڵپشتی. حملەیەکی دروست کرد بۆ کۆکردنەوەی شت یەکێک لەوانە دروست کۆکردنەوەی ئاڵتونێکی زۆر لە خۆی و لە خوشکەکەی و لە ژنی مامەکانی و کچی ئامۆزا و پورزاکانی کۆی کردو هەتا ئەڵێن یەک تەنەکەی گەورە ئاڵتونی کۆ کردەوە و نزیکی چەند بار پارە لەگەڵ چەند بار لە کەلوپەلی جلوبەرگ و خواردن و ئەو شتانی کۆ کردەوە و لێدەوە ناردی بۆ قازی محەموود لە مەهاباد. دیڤدا قازی محەممەد ئەتنامەیەکێدا سوپاسی و پەسنا حەبسەخانێ کرد. کاتێک کۆمەکەداریەکە دەگات بە پێشەوای نەمەد قازی محەممەد زۆر دڵخۆش دەبێت و سوپاسنامەیەک ئاڕاستی حەبسەخانی نەقیب دەکات خۆشحاڵ دەبێت کەوەی کە کورد خاوەنی ئافرەتێکی هێندە گەورە و مەزنە. یەکێک ئەم نامەیە بۆ تۆ ناردووە. ئای دەستخۆش. سپاسنامە؟ حەبسەخان، ئێمە وەک کۆماری مەهاباد زۆر سپاسی هاوکاری بەڕێستان دەکەین بە ناردنی بڕێکی باش لە هاوکاری مادی. هاوکاریتان جێگەی ڕێزە. قازی محەممەد سەرۆکی کۆماری مەهاباد. بەڕاستی ئەم نامەیە دڵخۆشی کردم. جەماعەت، لە هەر پارچەیەکی کوردستان دەوڵەتێ دروست بێ ئیسفادەی ئێمەیتیایە. زۆر دڵخۆشم. ئەف ژنە چاکخاز و چاکساز و چافنەترس و مافپەروەر و خێرخاس 62 ساڵان ژیان کرد. لە کۆتا ساڵەکانی ژیانە تقریبەن چەند مایەکی پێومایەوە چۆ بەغا بۆ عیلاج بەداخەوە لە 12 نیسانی ساڵی 1953 بە نەخۆشی شەرپەنجە کۆچی دوایی کرد و ماڵ ئاوایی لە کورد و مرۆڤایەتی کرد. دوای گەڕایەوە نەیتوانی بگاتەوە سلێمانی لە کەرکووک لە ماڵ لە خانەقای کەرکووک کە مەریەم خان زۆر ڕەفیقی بوو کشی شێخ ئەحمەد خانەقا بوو لێوە مایەوە لێ وفاتی کرد. تر کە تەرمەکان هێنایەوە بەجارێ سلێمانی ئوروژا و شڵەژا مەساتی وایان کەم دی بوو چکە بەڕاستی دڵسۆزی هەموو کەسێ بوو.